دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە پێتان شادەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیمسازان ئازیزان ئەلبەتە ئێمە هەمومانەزانین ئێمەی میلەتی کورد چارەنووسمان لەم ئانوساتەیە و لەم سەدەیە لە هەنووکەیە زۆر لە کاتێکی هەستیاراین هەر هەموو دەوڵەتانی دەوروبەر هەر هەموو دەوڵەتانی عەرەبی و ئەو دەوڵەتانی کە بە ناو ئیسلامن ئەوان پارەدارن و ئەوانیش لە با بڵێن ئومەمی متحیدە لە UN لە نەتەوە یەکگرتووەکان کورسیانەیە و دەنجیانەیە و ئەتوانن کاریگەریان لەسەر چارەنووسی ئەم دەڤەرە هەبێ لەسەر چارەنووسی ڕۆژەڵاتی ناوین. ئێمە میلەتێکین دەوڵەتمان نییە، ئێمە میلەتێکین ئەگەر بڵین پشتمان هەیە نابێ دڵمان بە زلهێزەکان خۆش بێ بەو دەوڵەتانی دراوسێ خۆش بێ تەنانەت بە دەوڵەتەکانی تریش، بەڵکو ئێمە بەس شیامانەیە و میلەتمانەیە. ئێمەی هونەرمەندانیش فلیمسازان بە تایبەتی ئەرکی سەرشانمانە بۆ ئەم دۆزە بۆ ئەم کێشە گەورەی لەم کاتەیە هەیە هەمومان هەوڵ دەین چارەسەرێ بدۆزینەوە، هەوڵ دەین شتێ بکەین بتوانین میلەت کۆبکەینەوە، بتوانین میلەت و شیارکەینەوە بۆی ئاگایان لەم دۆزە بێت و بە تایبەت لە نەوەی داهاتوو نەوە گەنجەکان ئەرکی ئێمەی فلیم سازانە. بۆ ئەوەش هاوڕێ ئازیزم کاک هەڵگورد ساڵح لەگەڵمانە ئەم شەو فلیمسازێکی بەتوانا و لێ هاتوو. کاک هەڵگورجان یاخوا بەخێر بێی باندیم. زۆر سپاس کاک سەرکەوتجان، سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابەت، بۆ هەموو هەواداران و ئازیزان کە ئێستا گوێیان لێمانە. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو گەلی کورد. ئەلبەتە ئێمە سڵاو و ڕێزی تایبەتمان بۆ بەڕێستانەیە و بە خێراتن دەکەین کە ئەم شەو لەگەڵمانی دەمەیان مایەی خۆشحاڵیە بۆ ئێمە. کاک هەڵگورجان، ئێمە وەکو فلیمسازان لەم کاتە هەستیارە کە وەکو ئێستا باسم کرد لە کاتێکین کە هەموو دنیا لەگەلە کۆمەن بەرامبەرمان بەرامبەر بە چارەنووسمان، بە تایبەت دوای ئەوەی کە ئیسرائیل ئەو پێشنیازەی کرد کە ئەوێت جوغرافیای ناوچەکە بگۆڕێ و ئەشێوێ کورد بکە بە دراوسەی خۆی و ئیتر ئەم وڵاتانەش تورکیا ئەزانێت بەرەو لە ناوچوونە چێ، ئێران ئەزانێ بەرە لە ناوچوونە چێ، سووریا کەوت و ئێستا هێزێکی کە هاتوتە دەسەڵات و ئەمانە ئەلبەتە هەوڵی ئەوە ئەیەن ئەگەر دوژمنی یەکتریش بن لەم ڕۆیە ببن بە برای یەکتری و دش بە ئێمە. ئەی ئێمەی فلیمسازان چی بکەین بۆی پشتیوانی بە تایبەت سیاسیەکانی ڕۆژاوا بین، چونکە ئەوان لە ڕۆژاواوە هەڵمەتەکەیان هێناوە هێرش بەرەو ڕۆژاوا ئەکەن بۆ ئەوەی اینجا بێنە خوارەوە بەرەو باشوور و هەموو پرۆسەی بوونی کورد بوونمان وەکو کورد لە ناوبەرن. کاک سەرکەوت، من پێش هەر شتێک پێش وەکەوەی وەک فلمسازێک قسە بکەم وەک تاکیشیش کورد قساکەم، وەکو کوردێک لە کوردستان کە خەڵکی سلێمانیم قساکەم. کوردێک لە کوردستان ناڵێم باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا، بەڕاستی من ئەم هاوکێشەیەش تێگەشکێنم لای خۆمەوە. من خەڵکی کوردستانم لە شاری سلێمانی، کاک سەرکەوت خەڵکی کوردستانە لە شاری کەرکووک، فڵان کەس خەڵکی کوردستانە لە شاری سنە، فڵان کەس خەڵکی کوردستانە لە قامیشلۆ، فڵان کەس خەڵکی کوردستانە لە دیاربەکر. یعنی با هاوکێشەکەەوە لەکەین کوردستان بەم شێوازە قسە بکەین، ئێمە خەڵکی کوردستانین و پاشان وەک ئەوەی کە ئەمڕۆ باست کرد لەم کاتەیە لە خۆپیشاندانەکانی شەمانوت کوردستان یەکە، چوار پارچە نییە، دوو پارچە نییە. ئەلبەتە بەزەکەم لێرە ڕێستاوە. کاک هەڵگورجام، لەم ڕۆژانە برادەرێک گوتی کوا لە ئیسرائیل کوا جوولەکەی نەبووتم حەقم بەسەر دەوڵەتەوە نییە،
بەڵام کوردی جوولەکە لە ئیسرائیل خۆپیشاندانیان کردووە داوایان کردووە دژ پشتیوانمان من لە کردویانە خوراسان بەشێکی کەمانە 4 ملیۆن کوردی لێیە لە کوردستانی کردویانە ئیترکەوا بوو ئێمە کە کراوین بە 6 حوت پارچە ئەمە بێزگە لە پارچەکانی هەندەرانیش تاراوگە ئێستا بووین بە یەک هەمومان یەکین هەمومان دەنگمان یەکە بڵێ ڕاست من مەبەستەکەم لەوەیە ئێمە با کوردستانیانە قسە بکەین بەر لە هەر شتێک هەرچەنە هەموو کوردێک کە قساکە ئەکەوێتە دۆخێکی ئاوا حاڵەتێکی نەخوازراوی کە دوژمن بەردەوام لەسەر سڕینەوەی تۆیە لەسەر سڕینەوەی ناسنامەتە لەسەر سڕینەوەی زمانتە لەسەر سڕینەوەی کللتورتە ئەو کاتە تۆ ئەبیت بە زمانێکی کوردستانیانە قسە بکەین هەمومان و پاشان وەک ئەوەی کە بەندە وەک فلمسازێک وەک هونەرمەندێک قسە بکەم و داکۆچی کار بم لە ڕێی بەرخودانی نیشتیمانەکەم لە ڕێ بەرخودانی کوردستانەکەم کە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە ئازارێک هەبێت شۆڕشێک هەبێت هێرشێک هەبێت ئێمە وەک فلمساز و وەک هونەرمەند هەرچی ئێمە جیاوازترە هەرچی هونەرمەند و فلمساز لە هەموو شوێنەکانی دنیا لە هەر وڵاتێک کاتێک کە نەتەوەکەی ئەکەوێتە بەر ترس و بەر سڕینەوەی ناسنامە و سڕینەوەی زمان و کللتور هەرچی زۆر جیاوازترە لە کارکتەرێکی تر یاخود لە کارکتەرێک کە بە فیشەک وەڵامەداتەوە کە ئەمە شەڕڤانەکانمانن باوەڕکە هیچی ئەوەی کە هونەرمەندێگەیکە هیچی کەمتر نییە لەو فیشەکانی کە شەڕڤانەکان ئەیتەقێنن ڕاستە ئەمە بەدیوێکە ڕوبەڕووبوونەوە و خستنەمەترسی ڕۆحی ئینسانەکان لەو شوێنەیە لە ناو جەنگایە بەڵام بە هەمان شێوە کاتێک کە هونەرمەندێک کاتێک کە شاعیرێک بۆ نمونە من نمونەی شێرکۆبێکەست هێنمەوە لە ساڵی هەشتاکان کە شێرکۆبێکەس شعرێکی نووسی گڕوتینی ئەخستەنا و ڕۆح و جەستەی هەموو ئەو گەنجانی کە لە وڵاتە بەرخودانیانە کرد دژی حکوومەتی بەعسی عێراقی یعنی جۆرێک لە دروستکردنی ئیرادەیە لەلایەن هونەرمەندانەوە بۆ کۆمەلگا و دروستکردنی ئەم ئیرادەیە پێشڕەویکردنی هونەرمەندان وەک ئەوەی کە ئەم جارە ئێمە لە کوردستان بینیمان بە تایبەتی لە شاری سلێمانی کە ئێمە چەند هاوڕێک بووین پێکەوە بڕیاری ئەوەماندا لە دەستپێکی خۆپیشاندانە خۆڕسکیەکەی یەکەم ڕۆژی سلێمانی کە داکۆشیکردن بوو لە مافی لە ڕۆژ ئاوای کوردستان و لە بڵێندە و کات شوێنانی کە جەنگی تیا بوو براکانمان لە جەنگا بوون ئێمە پێشڕەویمان کرد پێشڕەوی ئەم خۆپیشاندانانەمان کرد هەستاین سیستماتیک بە شێوازێکی زۆر ئیداری و ڕێکوپێک ئێمە چوین پێشڕەوی ئەم خۆپیشاندانەمان کرد بڕوا بکە خۆپیشاندانێک بوو وێنەی نەبووە لە کوردستانە تا ئەم ساتەوەختە ئەتوانم بڵێم لە دوای ساڵی نەوەتەکانەوە تاوەکو ئێستا ئەمە یەکەم خۆپیشاندان بووە کە خەڵک هەمووی کۆبوو هەموو ئایدیا جیاوازەکان هەموو ڕنگ دەنگ و ڕەنگە جیاوازەکان لەناو ئەم خۆپیشاندانانەیە داکۆچی کار بوون لە مافی گەلەکەیان پشتیوانی براکانیان بوون لە ڕۆژ ئاوا ڕاستە ئێمە بەردەوام لە گەلە کۆمەچیان وەگەوەی کە جەنابەت باست کرد ئێمە بەردەوام لەم گەلە کۆمەچیانی هەر چواردەوری خۆمانی هەر چواردەورمان مەڵاز دراوە بە دوژمن بەڵام لە پاڵ هەموو ئەمانەیە ئێمە من گەشتبینم یعنی ڕەشبین نیم بۆی بەرامبەر بە ئەوان ئێستا لەم بارودۆخە و لە سەدەی 21 ئێمە بتوانن خەریکی سڕینەوەی ناسنامەی کوردی بن بە پێچەوانەوە کورد دەرفەتی زۆر لە بەردەست کاک هەڵگورد بە ئێمە شتێک بڵین یعنی ئەلبەتە وەکو باسم کرد ئەگەر ئەو پلانە هەبێ لە ئارایە و وەکەوەی کە ئیسرائیل لەوێ بیری لێکاتەوە ئەلبەتە تورکیا تورک نایەوێ بکەوێت ناوێ لە ناوچێ ناوێت تورکیا دابەش بێ ئەلبەتە عەرەبیش هەموو لەم کاتەیە ئەو وەحدەی عەرەبیە یەکێتی عەرەبی کە پێشوو باسییانە کرد ئێستا ئەگەر پارچە پارچەشن بەڵامەیانەوێ بن بە یەک ئەیانەوێ بوونێک بۆ کوردانەنن کورد پارچەیەکیان لێ نەبچڕێ کە پارچەی ئەو مافی خۆمانە یعنی ئەوان ئەیانەوێ ئیش لەسەرەوە بکەن نێڵن یعنی ئەوەتانێ من لەو ماوەڵات لە ئێران خۆپیشاندانەکرا یەک دوو جار پۆستم کردوتم برا کوردەکانمان لە ڕۆژەڵات با هیچ نەکەن چونکە فارس
وەکو سیاسیەکانیان ئەگەر بزانن لە ناوچە کوردیەکان شتێکەیە فارس هەر هەموویەچێتە پاڵ ڕژێمی ئێران دژ بە کوردە وەستنەوە وەکو لە کات شۆڕشی ژینایە بینیمان هەر هەمویان وەستانەوە باشە ئێوە دژی سیستەمی ئاخۆندەگین ئەی بۆ لەو کاتەیە دەستانەوە چونکە یانون ها کورد دابەشەکات ئێران دابەشەکە نامانەوێت دابش بێ یعنی ڕژێمی ئاخوندەگیان زۆر زۆر پێ باشتر بوو لەوەی کە هاوکاری ئێمە بن ئێمەی کورد بن بۆی ئازادیەک بۆ ئێران بەڵێ ئەفو قسەکەت فەرم باوەڕکە کاک سەرکەوت هاوکێشە سیاسیەکان زۆر قوڵن زۆر بە جۆرێک گۆڕاون کە ئێمە ڕەنگە پێکردنیان بە ئاسانی بەو شێوازی کە لە خەیاڵدانی ئێمە هەیە بەو شێوازە نەکەوێتەوە کە ئێمە ئەمانەوێت خۆ ڕەنگە من و تۆ لەم تەوقیتەیە لەم کساتەوەختەیە کە ئێستا ڕۆژەڵاتی ناوین کەوتۆتە بارودۆخێکی زۆر سەخت و قورسەوە بە کۆی گشتی هەموو ئەم وڵاتانەی کە دوژمنی ئێمە خۆیان لە کێشەی گەوریان ئەمە بابەتی سەرەکیە ئەبێ ئێمە ئەم شتە بزانین هەموو ئەو وڵاتانەی کە دوژمنی سەرسەختی ئێمن ئێستا خۆیان سەرسەختانە لە کێشەی گەورەیان بۆ نمونێ وڵاتێکی وەکو ئێران کە ئەوە ماوەی چەند مانگێک زیاترە خۆپیشاندانەکان بەردەوام بوو لە ناو ئێرانە بە چەندەها هەزار کەس لە ناو ئێرانە خۆپیشاندەر کوژراوە بەڵام بەهۆی نەگەشتنی زانیاریەکان و کاری ڕۆژنامەوانی و میدیایی لە ناو ئێرانە بە نەبوونی خەتی ئینتەرنێت و وایفاکان کە لە ئێرانە نەماون ئەمانە هەمووی شاراونەتەوە بەڵام ئەوە نەبێت دۆخی ئەوانیش ئەوەندە باش بێت ئێستا بەڵام لە هەموو ئانوساتێکە ئەوان لە دۆخی خراپیشان لەسەر ئێمە هەر ستەمکارن لەسەر ئێمە هەر داپلۆسێنەرن کەس کارکتەریان کارکتەری دوژمنی ئێمە هەر وا بووە بەردەوام خەریکی داپلۆسین و قەمەعکردن و سڕینەوەی نەتەوەی کورد بووە بۆیە بەڕاستی ئەرچی هونەرمەند و فلمساز لە هونەرەکەیەتی کاتێک کە بۆ نمونە هونەری بەرخودان و هونەری بەرگریمان هەیە هونەری بەرخودان ئەو هونەری کە یەڵمازگۆنای کاتی خۆی فیلمی ڕێگای کرد فیلمی ڕێگا کە بەشێکی گەورەیە لەو بەرخودانەی کە لەناو وڵاتی تورکیایە ئەو ستەمەی کە لەناو وڵاتی تورکیا پیشانیان بۆ نمونە 14 تەمووز کە باسی زیندانەکانی ئامە دەکات لە ساڵی 1970 ئەمانە خۆی هەمووی هونەری بەرگرین بۆ نمونە هونەری بەرخودانن بۆ نمونە فیلمەکانی بەهمەنی قوبادی ساتێک بۆ مەستی ئەسپەکان کیسەڵەکان دەفرن کاتێک کە تۆ لەسەر مەرزەکان کۆڵبەرەکان خەریکی ژیانی سەختی خۆیانن ژیانی کوردانەیە بەڵام لە پێناوی بەرخودان و مانەوەیە ئەم سراع من ئەجل البقاع ململانەیە لە پێناوی مانەوەیە ئەم بەرخودانەش بە هەمان شێوە ئەم هونەرەی کە کاتێک کە بەهمەنی قوبادی دەستی بۆ بە یەڵمازگۆنای دەستی بۆ بە یاخود حەسەن زیرەک لە گۆرانیەکان یا مەسەلەی زمان تەوزیفەکە کە ئەمە نەتوانم بڵێم بەڕاستی حەسەن زیرەکێکە لەو ماتریالانەی کە ئەتوانم بڵێم زمانی کوردی پاراستووە دەوڵەمەندترین وشە و هین لەناو گۆرانەکانی حەسەن زیرەکە هەیە مەسەری خالقی بە هەمان شێوە شێرکۆبێکەس بە هەمان شێوە هەموو ئەمانەی کە ئیشیان لەسەر کردووە ئەمە هونەری بەرخودانە هونەری بەرگریە تاچی ئێمەش بە هەمان شێواز وەکو فلمسازێک وەکو کارکتەرێک کە ئەرچێکی ئەخلاقیمان لەسەر شانە بەڕاستی ئەمەرکە ئەخلاقیە وەکو ئەرچێکی نەتەوەیی خۆمان بین پێشڕەوی بکەین هەستی نەتەوایەتی لە ناو کۆمەڵگەی کوردیە زیاتر دروست بکەینەوە بە هەمان شێوەی کە ساڵی هەشتاکانەوە ئیحساس و هەستە نەتەوایەتیە باڵایی کە لە ناو کۆمەڵگەی کوردیا هەبوو باوەڕ بکرد لەم ڕۆژانەی کە ئەم دوانزە ڕۆژەی خۆپیشاندانی سلێمانی و کوردستان بە کۆی گشتی بە هەولێر و دووهۆکیشەوە بە کەرکووکیشەوە دووبارە ئێمە چاندمانەوە دۆزیمانەوە ئەو ئەحساسەمان دۆزیەوە و تەوزیفی زۆر شتی تیاکرا کاک سەرکەوت بەڕاستی ئستینتاجی ئەومان کرد ئێمە لە خۆپیشاندانەکانی سلێمانیا ئستینتاجی ئەومان کرد کە جیلێک بەڕێوەیە ئەم جیلە دەوڵەت نەبێ هیچی کەی ناوێت
با ئیجابێ مەسەر ئێرە کاک هەڵگورجیان من ئەو ڕۆژ مەسەلەن لە خۆپیشاندانەکانە کە ئامادە بووم بینیم زۆربەی زۆری گەنج بوون کوڕ و کچ ئەو گەنجانە بوون کە ڕۆژگارێکمان و دەمانە ئاگیان لە هەستی نەتەوایەتی کوردایەتی نییە و بە سەرقاڵی مۆبایلن بەجێری ئایپاد ناوزەندمانەکردن بەڵێ کەچی بە سۆسیال میدیا ئەم سۆسیال میدیایە ئەوان کاریگەری تەواویان لەسەر ئەم خۆپیشاندانانە هەبوو ئەوان کاریگەری تەواویان لەسەر ئەم یەکدەنگیا بوو یعنی هەموو ئەوروپا و هەموو دنیایان گرتەوە تەنانەت من چەند کەسێک لەو کەسانە ناسم لەو گەنجانە لە ئەمریکا ئەها ئەو نامانی کە بۆمانە هاتن ئیمزا بکەین و ئیمزا کۆ بکەینەوە هەرێک دوانێکیان ئاگام لێ بوو نامەکان گەنج بوون و گەنجانە بوون برادری منن کە ڕیان بۆ خۆشەکردم شانۆیەکانم برم لە زانکۆکان مۆنۆدرامەکانم برم لە زانکۆکان نمایشی بکەم سەیرم کرد ئەوان وا نامەکەیان نووسیوە ئەوان نامەکانە نێرم بۆ کۆنگرێسمان یعنی ئەمڕۆ جۆن بۆڵتن کەسێکی کاریگەرێکی زۆر گەورەی لەسەر استراتیجێتی سیاسەتی ئەمریکا هەیە چونکە پێشتر با بڵێن مستەشاری ئاسایشی نەتەوەیی ئەمریکا بوو لە جاری وا بزانم ترامپ لای برد لەگەڵ ترامپا کێشەیەکی هەبوو ئەمڕۆ بوو یا دوێنێ بوو هۆشداریەکی بە ئەمریکادا وتی ئەگەر بێت و ئێمە پشتکەینە کورد گەورەترین زیانەکەین هەر هێرشی کردە سەر تۆمباراک و ترامپ هەردووکیان ئەمە بێجگەلەوەی پێشتر لنزیگرام کە پرۆژەیەکی نووسی بوو و کەسێکی کەی سەناتۆرێکی دیموکراتیش ئەویش پرۆژەیەکی نووسی بوو پرۆژەکەیان بردە ناو کۆنگرێس و دوایی بۆ هاوس لەوێ بخوێنرێتەوە ئەلبەتە ئەمە پرۆسەکە زۆری پێچێت یعنیەوە نییە بە ئاسانی بێت تا دەنگ لە کۆنگرێس پیاکە دوایە چێتە ناو هاوس لەوێش ئەمە لەگەر لە کۆنگرێس دەرچینجا لە هاوسە لەوێش دەنگێوێت دوایی اینجا چێتە بەردەست سەرۆک کۆمار سەرۆکۆنام کۆمار کە ترامپە ئایا ئەو ئیمزای لەسەرەکە ناکە تر ئەمانەم کێشەیە ئەمە ململانەیەکی زۆری سێ لە ناو کۆنگرێس و لە بینی حزبەکانی ئەمریکایە جاری وایە هەردوو لایەن تەبان لەسەر هەمان بابەت بەڵام لەبەر کۆکردنەوەی دەنگ بۆ خۆیان یەکێکیان شتێکە دۆزێتەوە سیاسەتە یاری بەو بابەتە ئاکات اینجا من ناڵێ مەڵم نابێمە پشت بەوە ببەستین بەڵام مای خۆشحاڵیە یعنی بگاتە ناو کۆنگرێس دوو کەسی کۆماری و دیموکرات پشتیوانمان بن و باس لە یاسایەکەکەن دەستورێکەکەن ئەو دەستورە زۆر ئیشێکی گەورەیە یعنی بەس ئەوە نییە ئێستا ئێمە تەسەورەکەین بەیانی بێن ئەها ئەو زۆنە دابنێن زۆن دابنێن کە نێڵنی تریس تیارەیەک بچێتە سەر ڕۆژاوە نەخێر لەوەیە لەوە گەورەتر بێت لەوە گەورەتر بێ من یەک دوو جار لە پۆستەکانمە باسم کردووە هەنێک دوورگە هەیە هەنێ ناوچە هەیە ئەم ناوچانە لەبەر بەرژەوەندی ئابووری بێ لەبەر بەرژەوەندی سەربازی بێ ئەمریکا وەکو ویلایەتێکی خۆی حسابی بۆکە ویلایەتێک نییە لە ئەمریکا بەس وەکو ویلایەتێکی خۆی لە هەموو شتێکە هاوبەشیانە بێت ئەمە لە ناو دەستور ڕێسای ئەمریکایە جێگیرە بێت ئەمە بە دەنگ جێگیرە بێت اینجا ئێستا جۆن بۆڵتن ئەمڕۆ زۆر سەرنجی خستۆتە سەر ئەوە ئەڵێمە کاریگەری لەسەر ئاسایشی نەتەوەیی ئەمریکا هەیە کەوا کاکەڵگورد ئێمە بووین بەچی ئێمە نەبووین بەوەی ئەوان بەرژەوەندیان نەما پشتمان تێ بکەن نەخێر ئەوان بەرژەوەندی واقعین بەڵێ بەرژەوەندیان لەگەڵ ئێمەیە یعنی ئەگەر دەست بەردارمان بن گەورەترین زەرەری بەرژەوەندی خۆیانەکەن اینجا ڕۆژاوە با من بوارێک بە بەڕێستان بم یعنی هەرەوە نەبێ من قسە بکەم کاکەڵگورد ببەخشە فەرموو دوای ئاسایی ڕقم ئاسایی دەمەتەقەیە تر فەرموو قوربان من زۆر لە مەسلەی شیکاری سیاسی و ئەوانەیە بەڕاستی زۆر سەرودەرم لەگەڵ یانەیە 150 زۆر لەگەڵ سیاسەتە نەرم نەکردووە بەڵام بە پێی حکمیەوەی کە خۆمان بەرکەوتینی دەتر بەدەست خۆمان نیە بەرەکەوین بەر
بابەتی سیاسیەکەوین بەرموناقەشاتی سیاسیەکەوین هەرچەناوگە قوڵ نیم لە مەسلەی تحلیلی سیاسی ئەوانەیە بەڵام من گەشتبینم بەوەی بەرامبەر بە ئێستا کە کورد لە دۆخێکی زۆر زۆر باشایە بەڕاستی کاک سەرکەوت نەک بەو باشیە ئێمە بێ قوربانی بدەین هەموو میلەتانی دنیا جوولەکە بۆ قوربانیانی ئێستا بۆتە پێشڕەوی هەموو جیهان کە سەرکردایەتی هەرچی وڵاتانی غەرب هەیە جوولەکە پێشڕەویانەکات کۆنتترۆلی هەموو دەوڵەتەکانی دنیای کردووە یعنی ئەگەر قوربانی جوولەکە نەبووایە هۆلۆکۆز نەبووایە ئەو هەموو قوربانیە نەبووایە کە قوربانیان بۆدا و ئەو هەموو قەماکردنە نەبووایە لەلایەن هیتلەرەوە ئێستا ناگەشتن بەم دەوڵەتەی کە کۆنتترۆلی هەموو دنیا بکەن بەڵام ئێمەش هەر بە هەمان شێوە قوربانیە دەین هیچ ئازادی و خۆشگوزەرانیەک بەبێ قوربانیدان بەرهەم نایەت زەحمەتە بەرهەم بێت هەرچەندە ئەوەی کە ئێستا لە پارچەیەشی کوردستان دەگوزارێت لەو شارانەی کوردستان کە دەگوزارێت بارودۆخێکی ناخۆشە سەخت بوو بەڵام سەختترمانە بینی ئەگەر ئەم شتانە نەهاتنایەتە پێشەوە ئەم اتفاقیاتە ئەم پێکەوە بوونەی مەزلوم عەبدی و محەممەد جۆلانی ینی ئەم اتفاقیاتە نەکرایە سەختترمانە بینی بەڕاستی ئێمە لەبەرەوەی کە تۆ بەرهێزێکی بربەریەکەویت بەرهێزێکی هەمەجیەکەوی ابن خەلدون قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ عەرەب خاوەنی شارستانیەت نین بەردی دیوارەکانیان دەرهێنن ئەیکەن بە پشگیری منجەڵەکانیان دارەکان ئەبڕنەوە ئەیکەن بە ستونێک بۆ ڕەشماڵەکانیان ئەمە تۆ لەگەڵ ئەمەیە بەرەکەویت بربەریەت هێزێکی بربەریەت بڵێن ئەم هێزێکە لە سووریایە هێزێکی بربەریە هەمەجیە ینی داعشن ئایدیایکی قورسی زۆر شۆڤێنی بەرامبەر بە تایبەتی کورد و جگە لەو ئایدیایانە ئایدیا مەزهەبیەکانی ترکە ئەوان ڕەنگە لە مەسلەی شیعەگەرایی و ئەوانە زۆر قورستر بن وەک لە کورد ینی مەبەستم لەوەیە ئەم هێزێکی ئێستا لە ناو سووریایە بەرامبەر شیعەتوم ترەوە لە بەرامبەر بە کورد ئەم شتا بێ ئێمە فامیکەین بەڵام تۆ لە شەڕی داعش کاتی خۆی لە 2014 کە داعش هات 2014 کە داعش هات خۆ داعش بۆ کورد نەهات بەڵام لە نتیجە ڕوبەڕووی ئێمە بوونەوە هەموو قورسایی و زەختەکەی کە لەسەر شەڕی داعش بوو لەسەر کورد بوو بەڵێ ئەو پێشمەرگە و شەڕبان بەڵێ دەرفەت کاک هیوا ئەحمەد کۆمنتێکی جوانیە سەرنجێکی جوانیە حەزەکەم بیخوێنمەوە کاک هیواڵێ کاک سەرکەوت کاکەرگول باشتر وایە باس لەوە بکرێت سینەما چۆن ئەتوانێت سوود لەو هەموو وێنانە وەرگێت کە بە درێژایی خۆپیشاندانەکە بینراون چۆن ئەو هەموو چیرۆکانە بکرێتە سیناریۆ و لەسەر شاشەی سینەماکان نمایش بکرێت گەر ئەمە نەکرێت قسەکردن هیچمان بۆ پێیان نابێت من حەزەکەی من جوابیێمەوە بەڵێ من گویەک وەڵام من تێدەمەوە و دێمەوە لای کاکە ڕێستم کاکی واجەم ئەلبەتە جاری پێشوش لەگەڵ کاک ڕێبوارە من واژ بە نیازم ئەم ماوەیە تا ئەم وەزع وایە چەند لایڤێکماناوە لەسەر ئەم ڕەوشە بێت لەسەر ئەم با بڵێن خۆپیشاندانانە بێ لەسەر ئەم وەزعی سیاسی ئێستامان بێ اینجا جاری وا هەیە ئێسێمە کەسمان سیاسی نین نە من نەکاکەڵ گورت بەڵام هەنێ جار واقعوامان بەسەرا ئەسەپێنێ ئەبێ ئاگایەکمان لە دەوروبەرەکە بێ هەڵی سەنجێنین و بزانین دوژمن بە تەمای چییە و ئێمە اینجا لە ڕێی هوەرەکەمانەوە چی بکەین پێشتر لەگەڵ کاک ڕێبوارە باسی ژیانی شتمان کرد لەو بابەتە وابزانمان خۆشتان بە ڕێزیشتان ئامادەبوون ئێستاش لەگەڵ کاکەگودا هەر دێنەوە ناو ئەم بابەتە و بزانین ڕۆڵمان چی بێ چی بکرێ و گەنجەکانمان چیان کرد وەکو سۆشیال میدیا فەرموو کاکەڵ گورجان تۆش وەڵامی خۆت بفەرموو دا من زۆر سپاسی کاکیوا کەم بەڕاستی خۆی لە چەند دقیقەیەک پێش ئێستا پێشەوەی زەنابەت کۆمنتەکەی کاکیوا بخوێنیتەوە بووم من باسم لە شتێک وتم من زۆر قاڵ نیم لە مەسەلەی سیاسەتا لە تەحلیلکردنی بابەتی سیاسی و شیکاری سیاسی لەبەرێکە
با خۆمان لە قبڵی ئەم بابەتە نین هەرویستم ئەمە بڵێم لەو دیوەی تر کە ئێمە ئەرچی ئێمە وەکو فلمساز وەکو هونەرمەند ئەرچی ئێمە لەم مەجالەیە چییە ئەم قسەی کاگەم کۆمنتی کاگەیوە سپاس یەکەم لەبەرەوەی کە ڕێک تەوەرەکەشی هێنایەوە شوێنی خۆی کە من و تۆ پێشتر جەنابەت بانگەشت بۆ کردبوو کە ئەرچی فلمساز و هونەرمەند لەم بارودۆخی ئێستاە بە سپاسەوە کاکیوە ئەو قسەی جەنابەت زۆر تەواوە هەرچی ئێمە چییە هەرچی هونەرمەند و فلمساز و سترامبێژ و شێوەکار و شانۆکار و هەموو ئەو کایانی کە لە ناو مەجای هونەریە کارەکەن ئەرچیان ئەوەیە بۆ نمونە من فلمسازم هەموو ئەم بەڵگا هەموو ئەم حاڵەتانی کە ئێستا هەیە بە دۆکۆمنت بکرێ ئیشکردن لەسەر دۆکۆمنتکردنی خۆپیشاندانەکان ئەو حاڵەتانی کە ئەو حاڵەتە نەخوازراوانی کە بەسەر گەلەکەمان هاتووە لە ڕۆژئاوا لەم چەند ڕۆژەی پێشووە ئەمانە هەمووی بە دۆکۆمنت کرێ و ئەمە لە مێژوو زەهنێتی تاشی کووردا ئێمە چۆن بتوانین ئەم شتن بێڵینەوە چۆن کاتی خۆی لە 1970 لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجا گۆرانیەک ئێسش لە زەهنێت و لە عەقڵیەتی تاشی کووردایە بە تەنیا جێ مەهێڵن هەر کاتێکم گۆرانیە بەرمێشک و دەماغی هەرچی کوردێکەکەوێ یەکسەر هەڵەبجێتەوە خەیاڵی تەنانە دوای لێ هاتووە ئەم گۆرانیە بەر دەماغی فارسێک بکەوێ تورکیە بکەوێ عەرەبێ بکەوێ ئینگلیزیە بکەوێ زۆرینەیان ئەزانن کە ئەم سترانە ئەم سرودە بۆ هەڵەبجە وتراوە کاریگەری هونەر ئالێرەیە یەکێک لە تابلۆکانی بیکاسۆ بە ناوی جۆرنیکا کە هەتا ئێسش جەنگی ناوخۆی ئیسپانیا گێڕێتەوە هەتا ئەم لەحزەیە کە ئێستا دانراوە لە یەکێک لە مەتحەفەکانی ئیسپانیایە باز لە گێڕانەوەی ئەو جەنگاکە لە ڕێی و تابلۆیەوە ئێمە کاریگەریمان هەیە ئێمە توانین بەڕاستی هەموو ئەو شتانەی کە لەبەر دەستمانایە ئەو ماتریالانی کە دێتە بەردەستمان ئێمە بتوانین دۆکۆمنتیان کەین ئێمە بتوانین هەموو چیرۆکانە بێنین لە شێوازیی ترە دای ڕێژینەوە لە ڕێی فیلمەوە بیگەێنین بە فستیڤاڵە نێودەوڵەتیەکان بیگەێنین بە هەموو دنیا لە ڕێی فیلمەکانمانەوە چۆن پێشتر باسی ئەوم کرد کە چواردەی تەمموزمان هەبووە فیلمی ڕێگای یڵماز گۆنایی کە خەڵاتی کانی بەدەستێنە فیلمەکانی بەمەنی قوبادیمان هەبووە فیلمی تریش هەر لەم چوارچێوەیە دروستکراوە لە کوردستان ئێمە توانین کار لەسەرەوە بکەین کە لە ڕێگەی هونەرەکەمانەوە دۆزی سیما و دۆزی نەتەوایەتیمان بگەێنینە هەموو دنیا بەڵێ کاک سەرکەوت بڵێ کاک هەڵگورجان پرسیارێکی کەم لا دروست بوو بەڵێ کۆمەڵی فیلمەیە هی ڕۆژاوە و فیلمەکانی شوێنەوەی کە ئێمازانین زیاتر بابەتی بەرگرین بەرخودانن بە تایبەت چەندانەیەکیانەرە و شەڕی ناو کۆبانیە لەم یەکێک لە فیلمەکانی ڕۆژئاوا فیلمی مانۆ خەلیلە مانۆ خەلیل لە فیلمی جیرانی دروست کردووە باز لەو سیستماکە کە چۆن ئەیانەوێت زمانی تۆ کۆنتترۆلکەن مەرد نەیهێڵن زمانت نێڵن بەڵام و لە ڕێی فیلمێکەوە پیشانمانەیە کە بەڕاستی ئەمانە چین و چەند هەمەجین و چەند دەربەری اینجا من لێرەیە بیرۆکەیە کە من پێشنیاریەکەم ئێوە بە تایبەت ئێوە وەکو پێگەیەکتان وەکو جێگەیەکتان وەکو ئەو جێی کە هەتانە مەسەلەن جێەکانی تر فیلمسازان کۆبینەوە هەوڵین با بڵێن ناڵێن فستیڤاڵ یعنی چەند ئەو فیلمانە بێنین مایشیکەین و داوا بکەین گەنجان بێن بیبینن ئەمە بە بۆچوونی تۆ چۆنە چۆن شتێکی وا بکەین هەڵمەتێک یەکێک لە ئۆپشنە زۆر باشەکانە یەکێک لەو پێشنیارانەیە بەڕاستی لەبەرەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە لای ئێمە لە شاری سلێمانی و هەولێر و دوهۆک کەرکووکیش بە هەڵەبجەشەوە ڕەنگە فیلمەکانی ڕۆژئاوا فیلمەکانی باکوور بەر ڕۆژهەڵات زۆرەکەوین بەر بڵێن ئەو بەشی پارچەی کوردستان بەر ئەوێ زۆرەکەین بەڵام ڕەنگە هەنێک لە بینەرەکانی ئێمە بەرەم فیلمانەی باکوور و ڕۆژاوا نەکەوتێتن یەکێک لەو پێشنیارە زۆر باشانەی کە
بەڕاستی من 100% لەگەڵتان بتوانین ئیڤنتێک بخەین بتوانین ئەم لە ڕێی ئەم ئیڤنتەوە ئێمە بتوانین ئەم فیلمانەی کە لە ڕۆژئاوای کوردستان بەرەم هاتوون یاخود لە دەرەوەی ڕۆژئاوای کوردستان بەڵام فیلمەکە فیلمێکی کوردی لە ڕۆژئاوا دروست کراوەیە لە هەر شوێنێک بابەتەکە کوردی بێ بابەتەکە لەسەر ڕۆژئاوای کوردستان بێت هەموو فیلمانە بێنین نمایشیان بکەین لە ئیڤنتێکە بەشتوانین بەڕاستی قسە باسی لەسەر بکرێت بۆنا جا من وەکو پێگەی فیلم سازان ئێستا لە دروستکردنی ئستۆدیۆین و ئیجازەمان وەرگرتووە ئێستا لە سلێمانیە وا خەریکی ئستۆدیۆکەین وا خەریکی کۆمەڵی ئیشوکارین بۆ فیلم سازانی تر بەس ئاوا نامێنێتەوەکو بە دروستکردنی لایڤ بەڵکو هەنگاوەکانمان گەورەترە بێت ئەمە پێشنیارەکەم مەسەلەن بەڕێستان لە ستی سینەما یاخو لە سینەما سالم لەکۆ بتوانین ئەم فیلمانە ئەگەر بیهێنین هەفتەی جارێ بێت نمایشی فیلمێ بکەین و گەنگەشەی لەسەر بکەین گەنجەکانی بۆ کۆبکەینەوە بۆ ئەوەی هوشیار بن و زیاتر بزانن دۆزەکەمان لەکوێیە و لە چیایە ئەمە لە چی هۆڵێک داوای یارمەتی لەکۆ بکەین ئەم بابەتە میکانیزمی ئیشکردنەکە ئاسانە ینی ئێمە بە خۆشحاڵیەوە سینەما سالممان هەیە کە یەکێک لە کارکتەرە زۆر سەرشەکانی ئەم خۆپیشاندانەی سلێمانی کە لەگەڵمان بوو هاوکارێکی زۆر باش و بەڕاستی ئەتوانم بڵێم سەرچاوەی دروستکردنی خۆپیشاندانەکانیش بوو کاگڕەوەس کە خاوەنی سینەما سالمە خۆی هاوکارێکی زۆر باشە دەتوانین ئێمە هەفتانەی فیلم دروست بکەین هەر هەفتەی فیلمێک لەوێ نمایش بکەین میکانیزمەکە ئاسانە ئەتوانین داڕشتنێکی بۆ بکەین جەنابەت لەگەڵ چەندکەیە منیش ئامادەمەوە پێکەوە بڕۆین لەگەڵ کاگڕەوەس قسە بکەین و بەس فیلمەکانشی تر بزانین برادرانی ترش کۆ بکەینەوە بۆی وەکو میکەسەلەکە ئەمەیە ئێمە ئەو فیلمانەی کە دەزەخرێنە سەری کام فیلمە بێنینە کوردستان کام فیلمە بانگێشت بکەین بتوانین هەرچەنە ئەمە بودجێتێکی شێوێ مەگەر بتوانین دەرهێنەرەکە بتوانێت بێتە ئێرە لێرە لەگەڵمان بێت کێشە نییە ئەمە کارێکی ئەوەندە قورس نییە ئێمە کە بتوانین فستیڤاڵێکی ئینتەرناشناڵ لە سلێمانی بکەین فستیڤاڵێکی مۆبایل لە سلێمانی بکەین فستیڤاڵێکی دۆکۆمنتەری لە هەڵەبجە بکەین فستیڤاڵێکی شانۆ لە هەولێر بکەین فستیڤاڵێکی هەما موزیک لە سلێمانی بکەین ئەتوانین هەفتانە فیلمێک ڕێک بخەین بەڕاستی ئەمە کارێکی ئەوەندە قورس نییە بەڵام هەنگاوی بێ هەنگاوەکەش جددی بێ نەکار ئەوەی کە سەطحی باز بکرێت و دوایی بچێتە پەراوێزی خانەیەکەوە لە خانەیەکی مێشکمانە داینین و بڕایەوە بەڕاستی من بۆ شتانە کاک هەڵگورجان هاروهاچم برای عزیزی منیش 100% لەگەڵتام هەر کاتێک هەر دەرفەتێک بێتە پێشەوە جەنابەت بکەیت ئەمرت فەرموو من ئامادەم هەموو دانیشت هەوڵی جدیشی بۆیە بەڵێ ئەمە کارێکە وەکو ئێستا کە کاک با بڵێن هیوا باسی کرد یعنی ئێمە کارەکە بکەین بە عملی بە هەروتن نەبێت وەکو باسی کرد عملیەکەمان لە چی بێ ئێمە توانین فیلمەکان بێنین نیشانی بین ئەشتوانین شرۆڤەشی بکەین ئەتوانین مەسەن گەنگەشەیشی لەسەر دروستکەین هەفتەی فیلمێکە بەڵام هەر ئەمە بەس نییە کاک سەرکەوت بەڵێ فێ بڕم ببوو ئەمە بەس نییە ئێمە لەم تەوقیتەیە لەم کات ساتە وەختەیە ئەگەر بکرێت ئێمە تیمێک دروستکەین بچینە ڕۆژئاوای کوردستان بچینە حەسەکە بچینە قامشلۆ بچینە کۆبانێ ئێمە بتوانین لە ڕێی کامێراکانمانەوە لە ڕێی وێنەکانمانەوە لە ڕێی ئەو دۆکۆمنتانەوە کە ئەیگرین ئازار و ناڕەحەتی و نەهامەتی ئەو خەڵکە پیشانی هەموو دنیابین ئێستا کاتی ئەوەیە کاتی ئەوە نییە هەنێک بابەتی لاوەکی ڕاستە ئەمەی کە جەنابیشت باسیەکەی لەجێ خۆیاتی بەڵام ئەمە ڕەنگە بۆ ئێرە بێت بەڵام بۆ ناو خۆمان بێت ئەوەی کە منێ لێم چوونە ناو کۆبانی و چوونە ناو ڕۆژئاوای کوردستانەوە لە کاتە هەستیارەکانە لە کاتی جەنگ و لە کاتی ناڕەحەتەکانە باوەڕ بکە ئەو دۆخەی کە کۆبانی پێیاتێپەڕی ئەم 6 ڕۆژەی پێشووکە هەتاوەکو دەرگاکان نەکرابوونەوە لە ناو ئابڵۆقەیە بوو کارەساتێک لە ناو کۆبانەیە ڕوویاوە کە ئەستڵەن وجدانی مرۆڤایەتی بەرگەی ناگرێت
وایە بەڵام ئاگامان لێ نییە ئەو بازنەیەکی ئێستا داخراوە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستانە کە تەقەل لە خۆپیشاندەرانی زانکۆی سنە ئەکرێت ئەمانە هەمووی ئێستا ئێمە بێ ئاگاین لە سلێمانی و دانیشتوین ڕاستە هەندێک خەبەر بەلای جۆمان ناچێ ئەپەڕێ هەندێک هەواڵ ئەبیستین بەڵام ناڕەحەتیەکە لەوێ ئێمە چۆن لە چاوی کامێراکانمانەوە ئەمانە بگوێزینەوە بۆ دنیا ئەبێ هەموو ئەم شتانەی کورد ببینێ هەموو ناڕەحەتیانەی کورد ببینێ هەموو ئەم سەرسەختیانەی کە ئێمە پیاە تێپەڕین بەڕاستی کورد میلەتێکی سەرسەختە کورد میلەتێکە تا سەر ئێسقان سەرسەختە ئازا خۆڕاگر لە بەرامبەر ئەم هەموو توانەوە و قەمەعکردن و سڕینەوەیە ئێستش لەسەر پێی خۆمان ماوین ئەوە ئازایەتی زمانەکەمانە ئەوە زمانە کللتورمانە کە تا ئێستا هێشتوینێتیەوە ئەوە چیاکانمانەوە کە لە سەرەتاوە جەنابەت باست کرد ئەوە شاخەکان و چیاکانمانە لە کوردی هێشتۆ تا ئێستا کاک سەرکەوتیان بۆیە کورد دەبێ ئایدیایی بگۆڕێ من لەو دانیشتنەش لەگەڵ برادرانی خۆمان بەڕاستی وتم ئەبێت کورد بۆ فترێکی زەمەنی ناسیۆنالیست بێ ئەبێ ناسیۆنالیستانە بیرکەینەوە ئەبێ شۆڤێنیزم بین وەکو عەرەب کوردی شۆڤێنی بین بەڵێ ڕاستی حەزەکەم سەرنجێک بخەمە سەرم خاڵی بەڕێزتان کە باسیەکەی ئێمە یەکێ لە کێشە گەورەکانی میلەتی کورد ئێمە ئەوەیە سەردەمانێک مارکسیزم لینینزم بووین نەبووین بە مارکسیزم و لینزم ئەوە تایە کوڵین ئەوە تایە قاڵ بووینەوە وامان لێ هاتبوو مەسلەی نەتەوەمان لا عیب بوو من خۆم یەکێ بووم لەوانە پێم هیچمان بە هیچ نەکرد لەو ڕۆیە لە چەپا هیچمان بە هیچ نەکرد ئەسڵەن کاک هەڵگورجان کاتێک کە چوون بۆ تورکیا بینیم کۆمەنیستێکی تورک ئەوەنەی تورکپەرستێکە یاعی لە تورکپەرستەکە تورکپەرستر بوو هیچ بەلایەوە مهم نەبوو کورد ئەچەوسێتەوە کرێکاری کورد چێە ئاگای لەو شتانە هەر نەبوو کاتێک کە چوون وڵاتەکانی ترگەڕام سێرم کرد کۆمەنیستی ئەوان بەس بۆ کرێکارەکەی خۆیەتی یعنی لەگەڵ کرێکاری جیهانە نییە ئەوە دوو لە ڕێوە قسەیەکی زۆر زەبەلاح و فشەیەکی گەورە دەرچوو ئێستا بوو بەڵێ ئێستاکەش یعنی ئەوەتانی ئێمە بینین کۆمەڵە کەسانێکمان هەیە باوەڕیان بە دینی ئیسلامەیە من ڕێزم بۆ هەموو دینەکان هەیە قەینا براکەم تۆ بڕۆ نوێژی خۆتکە بڕۆ خواپەرستی خۆتکە لەسەر بەچی دینەکەیکەی بڕۆ بیکە بە ئیسلام بڕۆ بیکە بەڵام ئاگاد لێبێ میلەتەکە نەخەیتە ژێر پێوە بۆ عەرەبێک بۆ تورکێک ئەوەتان ئێمە ئەردۆغانمان بینی ئەوەتان لەم نامانەی ئەپستاینە کۆمەڵێ مناڵی کوردی فرۆشتووە ئەمە دینی ئیسلام بەمە ڕازیە من پرسیار لە برا موسڵمانەکانەکەم نەک لە ئیسلامە سیاسیەکان ئیسلامی سیاسی جیاوازە لەگەڵ کوردی موسڵمانە پرسیاریان لێکەم ئەمە ڕاست کەسێک خاوەنی وجدان بۆ ڕازی نییە کێ بۆ من ڕازیە یعنی تۆ بڕۆی یە لە ئەنفالە ئەوەی کە باسی هەژدە پاکیزەکەمانە کردەمانوت سەدام فرۆشتویان بە مەلهاکانی مسر کۆمەڵێک کەس لێمان ڕاپەڕین وتیان شتیوانیە من مۆنۆدرامایەکم کرد لە چل زانکۆی ئەمریکایە نمایشم کرد لەسەر بابەتی پاکیزە لە هەنێ جێ بەرەو ڕوو وەستانەوە لە سۆشیال میدیایان و شتیوانیە ئێوە کەواتە ئێستاوە ڕاستە یعنی هەیە بوونی هەیە ئەوەتانێ لەو زمانەیە دەرکەوت کاکە ئەمە دینی ئیسلام تۆ کە هەر کەسێک با ئەمە دینەکە بخەینە ولاوە هەر کەسێک وەکو ویژدان لە هەر هەرز دینێک بێت بەمە ڕازیە مناڵێک 9 ساڵان بەری بیخەیتە باوەشی کابرایەکەەوە بۆ پارە بە تایبەتی ئێمە دوای شەڕ و گرتن و ئێمە کوردە با بڵێم لە ژینۆسایدی شنگالە نەمان بینی چی لە مناڵەکان ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێت کاک سەرکەوت بەڵێ ئەم بابەتە قسە باسێکی زۆر هەڵەگرێت بەڕاستی من شخصی خۆم نامێ بچمە ناو ئەم بابەتەوە ئەگەر بچم زۆر بەخراپ لەسەر و بابەتەکەم بۆیە با نچمە چکە تەوەرەکەمان با زۆر تەحویل نەبین بە چڵ و پۆپی لێ دروست بێت و ئەوانە خۆگەر بێت و ئەم بابەتە کە جەنابەت وروژان و باست کرد بابەتێکە هەرگیز ئاوەرگیز لای من جێی قبول نییە و هیچ کەسێک هیچ ئایدیایەک هیچ ئایدیایشی ئاسمانی و ئەرزی و فەلسەفی و هەرچی شتێک لە دنیاە
ئینسان کە خاوەنی هەڵگری هەر ئایدیایەک بێت ئەگەر خاوەنی وجدان بێ ئەمەی پێ قبولکراو نییە. بەڵێ ئەمە کۆتایی منە لەم ڕۆیە. گۆرانمان سەرنجێکی کا گۆران بخوێنمەوە ئەڵێ یەکێک لە جوانیەکانی خۆپیشاندانەکانی کوردانەوە بوو کە زۆرینەیان گەنجانی پڕ لە ڕوحیەتی نەتەوەی و نیشتمانی بوون. ئەو یەکگرتوویە لە نێو کورداندا دروست بوو بە خوێنگەرمی گەنجانی کورد بوو چاویان ماچەکەم. ئەلبەتە ئێمە ویسمان باسی توانایە و گەنجانە بکەین من و بەڕێزت بە نیازی ئەوە بووین بەڵێ ئەو گەنج زۆر کارامەن بە تایبەت لە بواری سۆشیال میدیا و هەر بە سۆشیال میدیا توانیان هەموو ئەم خۆپیشاندانانە دروستکەن هیمەتی ئەوان بوو. کاک هەڵگورجان فەرموو بەڕێستان. کاک سەرکەوتجان باوەڕکە ئەگەر لەسەر ئەو کۆمنتی کاگۆران بۆستین ئەوەی کە من لەم ماوەی پێشووە لە ناو خۆپیشاندانە لەو ئەو قەرەباڵغەیە لە ناو ئەو هەموو گەنجە جوان و پڕ ئەحساسەیە بینیم زۆر گەشتبینی کردم. گەشتبینیەکەم تا سەر ئێسقا نازانی بۆ لەبەرەوەی کە زۆر جار مناقەشەم لەگەڵ هەندێکیان ناکرد بەرکەوتنمان هەبوو یەک حەماس و گروچین لەناو ئەوانە هەبوو ئەگەیە و بە ئێمە و ئێنەرجیانیانەوە ینی سیگناڵەکان ئەناردەوە بۆ ئێمە دیسانەوە دووبارە ینی هەستمە کرد کەوتوینێتەوە دۆخی هوەری بەرگری و شۆڕشی بەرگری و هەشتاکان کە چۆن لە سەردەمی هەشتاکانە ئێمە هەموو لە یادەوەریمانە هەیە. ینی نەوەی گاتۆتە پێشەوە وەک پێشتر باسم کرد بە دەوڵەت نەبێ بە هیچ شتێکیکە ڕازی نییە. ئەمە ئەمری واقعی شەکاک سەرکەوت من و تۆ نایخوڵقێنین ڕاستە بەشێکین لە دروستکردنی دەوڵەتەکە چمکێکیمان بەرەکەوێت چمکێکی بەسیدیمان بەرەکەوێت بەڵام لە کۆتاییە ئەم کۆدەنگیەی کورد لە چوارچێوەیەکە ئەم کۆدەنگیە ئەگەر بمێنێتەوە بە مەزبوطی بەم شێوازەی کە ئێستا هەیە تەمەناکەم ئەمە حتا سەر ئێمە بۆ هەموو بابەتێشکی ناوخۆیی و دەرەکی و هەر شتێک ئەوە ئێمە کۆدەنگ بین ئەمە ئەمان گەێنێتە ئەنجام و ئاکام کەوەی کە ئێمە بینە خاوەنی کیانێک بینە خاوەنی دەوڵەتێک لەناو ئەم چوارچێوەیە. پاشان ویستم قسە لەسەر بابەتێک بکەم کە فەرم بەڕاستی ئێمە بێ ئەم کەپشنەی ئەم دروشمەی کە پێشتر لە لای تاچی کورد و لە زێنێتی ئێمەیە ماوەتەوە تا ئێستاش برایەتی کورد و عەرەب ئەنی برایەتی گەلا ئەم برایەتی کورد و عەرەبە وجودی نەماوە لە هیچ شوێنێکا وجودی نییە. ئەسڵەن عەرەب برای ئێمە ئەسڵەن کورد برای عەرەب نییە. ئەبێ ئەمە لە ئێستاوە ئێمە لە زێنێت و لە عەقڵیەتی مناڵەکانمانە دروستیکەین کە کورد برای عەرەب نییە ئەم کاپشنە بستڕینەوە ئەم دروستمە نەهێڵی بەڵام کاک بۆشمان ئیسپات بوو کە برایەتی گەلان درۆیە برایەتی تورک و کورد درۆیە. یەک قسێ بکەم کاکەڵ گورد تاکو ئێستا وە خۆشمان نەزانین لە مێژووشە کۆمەڵە کەسێکی عەرەب تورک فارسە بوونە خزمەتێکی زۆر زۆر گەورەی مێژوو دۆزی کوردیان کردووە تایبەت بۆوان دابنێ من هەر لەم کات من دامناوە ئەوە کاتانە کۆمەڵە کەسانێک لەوان بۆ نمونە ئێمە لە کەرکووک من وەکو کەرکووچیەک کەسێک هەیە ڕەخنەگرێکی باشە نووسەرێکی باشە عەواد عەلی لەوەی ئێستا زۆرێک لە برادەران کە گیان لەم ناوە ئەبێ منەیڵێم بزانن کێیە بەردەوام خۆی تایبەت کردووە بەس بۆ پێشتر بۆ شانۆی کوردی و لەم ماوەیەشە لە فەیسبوک کە هاوڕێی ئازیزمە ئەبینم سێرەکەم ئەو کۆمەڵێ بابەتی جوان جواندا ئەگرێ لەسەر قەزەی کوردی چەند خاوەن مافین چۆن ئەبێت دیفاع بکرێت چۆن ئێمە چی بکەین لەسەر شوناسمان لەسەر کۆمەڵەشت اینجا بە ئاگایەکمان لەوانش بێ بەڵێ فەرموو سەرکەوتجان ئاگام لێیانە خۆ من نەبێ ئەمە زەربێکی سفر بەسەر هەموویا بێنم خۆ ئیسماعیل بەشکچی کەڵە نووسەری تورک گەورە نووسەری جیهانی یەکێک لە نووسەرە زۆر تایبەتەکانن لە لای من کە هەموو ژیان و هەموو مێشک و ژیانی خۆی تەرخان کرد بۆ دۆزی کورد بەڵێ بەڵێ هەر زەواهری بە هەمان شێوە شعری لە کورد نووسیوە بەڵێ ئەمانە بە پەنجەی دەزەبژێرێن ئەم خەڵکانە کاکە بۆیە من حورمەتم بۆ ئەمانە هەیە بەڵام من بە کۆی گشتی قساکەم کاتێک عەرەبێک لە سووریاوە ئەم عەرەبە هەمەجیانە ئەڵێم
ئەمانی کە ئەهلی بیابانن بە زەبری شمشێر هەموو شتێکی لەگەڵاکان ئەمانە بەس لەمان ناکەم. بڵێ ئەوە خەتەرێکی گەورەیە کە ئێمە پێڵین لە سیاسەتا پێڵن تابووری پێنجەم ئێستا لە ناو خۆمانە لە هەولێر و سلێمانیە هەیە لەو توێژە تەنانەت لە ناو کوردی خۆمانە هەیە ئیش بۆوانەکەن. بڵێ گوێ لێمە کاک هەڵگورد ببوورە کاکسەکە من خەتەکەم قەتع بوو تۆزێک نازانم هات مەلای تۆ من لەو کاتەیە قسەمە کرد ئاسایی بوو. بەڵێ ئێستا شەکر گوێ لێمە ئێستا بەڵێ بەڵێ جۆم لێت بڵێ جامە بەستم مەڵێمەوانە هەیە ئێساش لە ناو لە سلێمانی و هەولێر و لە شارە کوردەکانی خۆمان لە هەڵەبجە لە شارەکانی سەر سنوور یعنی لەو عەرەبانە هەیە لەو جۆرە عەرەبە وە کوردیش هەیە لەو جۆرە ئیش بۆ جەماعەتی ئەحمەد شەرعەکەن بۆ داعشەکەن بڵین و نەڵێنەوانە تابووری پێنجەمن ئەمانە جێمای شەرمە بۆ کوردێک لەم لە سەدەی 21ەکە شەرمە بۆ کوردێک کە خەریکی جاشایەتی و خەریکی خۆلکاندن بێ بە ئایدایەکەەوە کە دژینەتەوە کەت بێ گەورەترین شەرمەزاریە لە ئێستاە سەدەی 21ەکە. بەڵام ئەمڕۆ ئەو جیلە ئەو نەوە گەنجەمان زۆربیان تەجاوزی ئەوەیان کردووە زۆربیان ئەوەتانی ئێستا مەسەلەن ئێمە لە خۆ پیشاندانەکان بینیمان لە زەمەنی ئێمەیە فاڵ ئەو خاڵانەی کاکوتران پێمان ناشرین بوو نەمان کردوە نیە بەڵام ئێستا ئەم تازەیە لە خۆ پیشاندانەکان و لەسەر فەیسبوک و ئینستاگرام و سناپچات و تیکتۆک ئیتر بە لێشاوی بینی نەم گەنجانە هەموو ئەو خاڵە کۆنانەی داپیرەکانی ئێماکەنەوە وە بەشانزیشەوە چونکە خاڵەکان هێمای کوردبوونی تایە ئەی بۆمە پاراستنی کلتور و ناسنامەی خۆتە. بڵێ ئەوە تا ئێستا گەزانەوە لە ناو جیلی تازەیە تازە اینجا ئێمەی فلیمسا زۆر ئەرکی سەرشانمانە ئێستا ئەو گەنجانە وشێرکەن ئەو گەنجانی کە ئەوان لەو جیانی خۆیانەوە لەو پێگانی خۆیانەوە ئەیانەوێ بیانکەن بە لایەنگری بەحمە شەرع لایەنگری دوژمنان لایەنگری تورک دەسەڵاتی تورکی ئەردۆگانی ئێمە هەوڵدەین بیان گەڕێنینەوە وشیاری خۆی ئەمە ئەرکە ئاساسیەکەی هونەرمەندە ئەرکە ئاساسیەکەی خەڵکی ڕۆشنبیر و ڕووناکبیرەکە بتوانێت ئەم کلتورە چۆن زیین و کاتەوە ئەم کلتورە چۆن پارێزێ. ئێمە ئەبێ لە سەروبەندی دروستکردنی موزیک فلم تابلۆیەکی شێوەکاری شانۆیەک ئۆرکسترایەک لە سەروبەندی ئەمانەیە بتوانین هەوڵی ئەوەش بین ئێمە دەست بە کلتورەکەمانەوە بگرین ئەوەی کە هەمانە بیپارێزین ئەوەی کە کاڵ بۆتەوە بیهێنین زیینوی کەینەوە وەک ئەوەی کە ئێستا لە ناو جەنابەتی شارەت پێەیە مەسەلەی ئەم خاڵ و ئەوانە کە دیسانەوە سەر لە نوێنە ناو ئەو نەوە نوێیە هاتوتە پێشەوە زۆربەی زۆریان خەریکی خاڵکوتین بوون بە ناوچەوانیانەوە خۆرێک لەسەر چەناگەیان بوو خۆرێک لەسەر ناوچەوانیان بوو زۆرینەی زۆری ئەوە گەڕانەوەیە بۆ ئەو کللتورەی کوردیەی کە ڕەنگە بەشێکی بە پەیوەندی بە کوردەوە هەبێت بەشێکی هەمووی پەیوەندی بە کوردەوە ئەوانی من بینیم هەموو پەیوەندی بە کوردەوەیە چونکە ئەوەی کە بینیمان پەیوەندی بە کوردەوە هەبوو بەڵام هەموو خاڵکوتینێک پەیوەندی بە کوردەوە نییە ئەمە ئاگادار بین نەکەوینە هەڵەوە لەم بابەتەیە کاک سەرکەوت. بڵێ نانە ئەوە دیارە بۆ نمونە ئێمە دوور نەڕۆین لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کاک هەورا زۆر ئیشی لەسەر و چەمکە کردبوو کە مایی دەچیە و گەری زۆری شەیە زۆرێک لەو گەنجانە فیلمەکەی کاکەورازیان بینی بێ و کاریگەری فیلمەکەی کاکەوراز زەوی سەخت و ئاسمان دوور لەسەر خاڵانە یعنی ئەوە گەری زۆرەوە ئەوانە ئەو هێمایانن کە لە کووردا هەیە و هەر لە سوۆشیال میدیایە من لە فەیسبوک و لە ئینستاگرامە بینم وێنەی ئەو ئافرەتە بەتەمەنانە پێشانەدەن کە خاڵەکانیان ئافرەتە کوردەکان ئەو هێما خاڵانە یعنی ئەو کۆدێکە هەرەکەی شتێک ئێستا لە ناو گەنجەکانە ڕۆشتووە. کاک هەڵگورجان با بێمە لای سەرنجێکی کاک ئاکۆ عومەری ئازیزی خۆمان هاوڕێ ئازیزمان ڕێزمان هەیە کاکا کۆڵێ بەڵێ ڕاستە هەموو
ئەو کەیسانەی لەگەڵ مێژومان و لە داهاتوومانە ڕوو ئەدات دەکرێت ببێتە ناوڕۆکی هەموو بەرهەمانەی کە فیلمسازان کاری بۆ ئەکرێت بەڵام هەموو گێڕانەوەیەکی مێژوو شەرد نییە وەک خۆی بکرێتە فیلم یا دۆکمنت بکرێت تکایە ڕەچاوی ئەوە بکرێت کە مەبەستی دەرهێنەر و واقع چی پێویستە دەبێت ڕەچاو بکرێت ئەمە بۆ کاکاڵگووردە ئەم پرسیارم کاکە گوردی خوێنمەوە وەڵا بەس کۆتاییەکەی بڵێ ئەڵێ ڕەچاوی ئەوە بکرێت کە مەبەستی دەرهێنەر و واقع چی پێویستە دەبێت ڕەچاو بکرێت ئەمە بۆ کاکەڵگووردە ئەم پرسیارم زۆر تاواسڵا و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ کاکەکۆی براگەورەم چاوی ماجەکەم دێرەوە هەندێک من مەبەستەکەی کاگاکۆ زۆر باش تێگەم لەوەیە کە ئێمە ناتوانین کە مێژووە جێڕینەوە نابێ خیانەت لە مێژوو بکەین بەڕاستی بەڵێ ینی ئەگەر بابەتێک هەیە کە ڕاستە و ڕاست وەک خۆی نەجێڕێتەوە کەواتە تۆ خیانەتت لە مێژوو کردووە ناکرێت من بێم دەست بەرم بۆ بابەتێکی مێژوویی کە بڵێن بۆ نمونە دەست بەرم بۆ کەیسی ئەنفال یا هەڵەبجە ئەگەر وەک خۆی نەیجێڕمەوە لایەک بکەم بە ئەهریمن و لایەک بکەم بە فریشتە ئەمە ئەرکی هونەرمەند و فلمساز نییە تۆ بێ شتەکان هەمووی وەکو خۆی بجێڕیتەوە پاشان ئەو واقعی کە ئێستا ئەو باسیەکە لە ئەرشیفکردنە ئێستا ئەو دۆخەی کە من باسم کرد کە لە ڕۆژئاوای کوردستانە هەیە ئێمە ئەگەر بچینە ئەوێ کامێرەکان ئەوە ئێمە نین شت بە دۆکۆمنتەکەین ئەوە کامێراکانمانە چاوی کامێرەکانمانە شتەکان هەمووی دۆکۆمنتەکە ئەرشیفەکە یعنی من ناتوانم لێ بابەتێک دروستکەم بە شێوازێک بچمە ناو فیلمێکی فیکشنەوە لێ ئەوە دۆکۆمنتەکەیە خۆی ماتریالەکان لە بەردەستدایە مناڵێک برسیەتی شیر نییە بیخوا ئەگری لە باوەشی دایکیایەتی هەناسەی لێ بڕاوە مناڵێکی تر لە سەرمایە ڕقەبێتەوە چەند مناڵ لە سەرما ئەمانە ئەبێ بە دۆکۆمنت بکرێن ئەمانە بێ وەک خۆی دابنرێتەوە من هزار بچم فیلمێکی فیکشن دروستکەم مەشهدێکم هەبێ دیمەنێکم هەبێ لەم دیمەنەیە مناڵێکم هەبێ کە ڕقەبێتەوە لە فیلمەکە وەک ئەوە نییە کە تۆ ڕاستە و ڕاست بە چاوی کامێراکەتەوە ئەچیت دۆخی ئەو خەڵکە کە لە ناو ئابلۆقەیەکی زۆر قورس و نەهامەتیەکی بێ دەرمان و بێ ئاو و بێ خواردن و بێ شیر و بێ نان و بێ ئەم شتانە بێ هەموو ئەوشتانی کە ژیانی ئینسان بەڕێەکە چاوی کامێراکەت بیجێڕێتەوە و بیگەێنیتە هەموو دنیا سپاس کاگاکۆ دەستەکانە خۆش با تۆزێک سەرنجی برادران بخوێنمەوە چونکە کاکاکۆ هەر کاکاکۆڵێ من ئامادەم فیلمێکی دۆکومنتاریمەیە کاکاکۆ هەوڵە دەین ئیش لەسەر و چەمکە بکەین ئەلبەتە بەڕێزیشتان هەر یەکێکی لەو ئازیزانەمان هەوڵە دەین پێکەوە ئیشی لەسەر بکەین تابان خان هاوڕێ ئازیزمان لە بەریتانیاواڵێ ئێوە ئەتوانن هەر ئەو ڤیددیۆ و وێنانەی پێشتر خەڵک لە خۆپیشاندان گرتوونی داوای بکەن و بۆتان بنێرن و ئێوە تیمێک لە مۆنیتەر و مۆنتێر و دەرهێنەران دروست بکەن تا بکرێنە دۆکۆمنتاری چونکە ئێمە بە تەنها لێرە ناتوانین خۆمان بیکەین بە فیلم کاکەڵگووردەگەر بۆ چوونێک تەیە لەسەر ئەم سڵاو ڕێز بۆ تابان خان هەیە خوشکی عزیزم هەموو ئەو خۆپشاندانانی کە لە سلێمانی کراون لە هەولێر و دووەک کراون ئەمە ئەرشیفن بابەتی ئەرشیفین ئەمە ماتریان لە بەردەستی ئێمەیە بەڵام کۆی هەموو ئەم خۆپیشاندانانە ئێمە ناتوانین فیلمێکی لەسەر دروست بکەین بەڕاستی هێشتا ماوە ئەگەر ئێمە بمانێ فیلمێکی بەڵگەیی دروستکەین لەسەر ئەم خۆپیشاندانە بەڕاستیە بۆیە لە سەرەتاوە دەستیان پێ بکردا ئەمە واجب هەرچەندە من خەیاڵێکی ئەوەم هەبوو کە هەر لەو کاتەیە فیلمێکی دۆکۆمنتی دروستکەم لەسەر خۆپیشاندانەکان و پاشان بچمە ڕۆژئاوا بەڵام ئەو دەرفەتەم بۆ نەڕەخسا بەڕاستی لەبەر هەندێک بارودۆخ بۆم نەڕەخسا ڕەنگە بەشێکی پەیوەندی بە حیاتی خۆم و بژیانی خۆمەوە بوو بێت کە نەمتوانی ئەوە بکەم بە هەر حاڵ بەڵام ئێستا ئەوەی کە تابان خان باسیەکات هەموو کۆکراوەی هەموو ئەو وێنە ئەرشیفیانە هەیە بەڵام لە پاڵ ئەمەیە دەکرێت بۆ ئایندە ئیشێکی باشی لەسەر بکرێت و خەیاڵی ماتریالی خەیاڵی ئیشەکەیانی بەڕاستی بەڵێ گروپی هوەری ئەستێرەکان لە گەرمیان ئەڵێن
ئەم بەرخودانە جوانیەکی بەخشیە تاک بە تاکی کورد گەنجان سەلماندیان هەر کاتێک نیشتمان پێویستی بە ئێمە بێ لە مناڵی بەر پێشکەوە تاک و گەورەکانمان بە یەک ڕنگ بە یەک دەنگ فیدای ڕوحی وڵاتمانە بین. ئەلبەتەوە جێشانازی هەموو لایەکمان بوو و ئەوەشمان گەرمیانەکان هەمیشە ئیسپاتی وجودی خۆیانیان کردووە لە هەموو بارودۆخەکە بەڕاستی ئەزانین چەند بەجەرگن ئەزانین کە چەند ڕۆڵەی نیشتیمان پەرۆر و خاک دۆستیان تایە هەمویان یەک زۆر من زۆربەی زۆریان لە نزیکەوە هاوڕێکانم لە گەرمیان ئەوانەی کە لە مەجای هونەریا کارەکان زۆربیان ئاشنام پێیان وەزانم چەند متەحەم چەند بەهەستن بەرامبەر بە مەسەلەی هەستی نەتەوایەتی. بەڵێ با بزانم کاک تەنیا کەریمی دەرێنەر هاوڕێ ئازیزمان ئەویشەڵێ زۆر کەم کارمان لەسەر شۆڕشی کوردان کردووە ئەگەر کاریشمان لەسەر کردبێ نەمانتوانیوە پێناسەیەکی جوانمان بۆی نەبووە. با تۆزێک لەسەر ئەم کۆمەنتی کاک تەنیا بۆستم. سینەمای کوردی کاک سەرکەوت زادەی جەنگ و ناڕەحەتی و سڕینەوەی ناسنامە و هەموو ئەو کارە ساتانەیە کە بەسەر کووردا هاتووە سینەمای کوردی لێرەوە دروست بووە ئەتوانین وا بڵین بۆ لەبەرەوەی هەموو ئەو فیلمانەی کە ئێمە هەمانە زۆربەی زۆری فیلمەکان فیلمی بەشێکن لە مەسەلەی بەرخودان مەسەلەی بەرەنگاربوونەوە مەسەلەی کارەساتەکان کە بە فیلمی کارەسات ناوەندرێن ئەنی ئەو فیلمانی کە جوولەکەش هەمان فیلمیان دروست کردو لەسەر هۆلۆکۆست فیلمی کارەساتیان پێوترێ ئێمەش بە هەمان شێوە بەشێک لە فیلمەکانمان فیلمی کارەساتە بەشێکیش لەبەرەوەی کە زادەی جەنگی ئێمە سینەما زادەی جەنگە لە کوردستانە لێرە لە ناو جەنگا بووین بەردەوام لە ناو دژایەتیکردن و محارەبەکردنی دژمنەکانمان نابووین بۆیە ئێمە ناتوانین ئێستا لەم ساتە وەختەیە دەستبەرین بۆ بابەتێک کە بابەتێکی خەیاڵی سینەمایی بێت بۆیە هەموو ئەم فیلمانەی کە ئێستا ئەکرێن هەموو درامانەی کە دروست ئەکرێن و لە فیلمێک کە لە هەشتاکان لە نەوەکانە دروستکرا بێت لەسەر شۆڕشی کوردی درامایە کە لەسەر شۆڕشی کوردی لە 2000ەکانە دروستکرا بێ هەتا ئەم تەوقیتێکی ئێستا هەیە هەندێک درامامان بینیوە بەڵام ڕەنگە بەشیشان ئەوەی کە کاگاکۆ باسیەکە بەشیشان غەدریان لە مێژوو کرد بێ یا بە زۆرێک لە جۆرەکان خیانەتیان لە مێژوو کرد بێ بەو شێوازی خۆی نەجێڕاوەتەوە ئەبێ وەکو خۆی بیجێڕیتەوە هەرچەنە ئەمەش بۆ ئێمە قورسە جێڕانەوەی بابەتەکانمان چکە مێژوەکەمان مێژوویەکە پڕە لە ئەو شتانی کە خۆمان نەمانویستووە پڕە لەو شتانی خۆمان نەمانویستووە. بەڵێ من یەکدارم مەستەکەم بووە. بەڵێ یەک بۆ چوونێکم هەیە لەسەر ئەو چەمکە ئەلبەتە من لەگەڵەوە نیم هیچ ئیشێ بکرێت خیانەت لە مێژوو بکرێ یا مێژوو بقۆزرێتەوە یا خوڕووداوەکان بقۆزرێتەوە بۆ چەمکێکی تایبەت یا بەلاڕێدا ببرێت لەگەڵ ئەوە هیچ شێوەیەک بەڵام کاک هەڵگورد ئێمە بینە سەر یەک حقیقەتێک هەیە ئاگامان لەوەش بێت ئەوەش هەیە با بڵین چۆن بتوانین ئێمە فلیمساز ئیشکەین لەسەر چەمکەکان یعنی کاتێکە فیلمێک بەو هەڵە پڕ لە مێژوێەوە ئەکرێت بەڵام ئەو فیلمە لە هەمان کاتە پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ هەنگاوێک با بڵین پرۆسەی فیلمسازی بەرەو پێشە بە و لەوەشە لە هەنێ جێیە هەنێ ڕاستی هەبێت بوترێت بەڵام زەمانێکی کە دێت لەو زەمانەی ترە ئەم فیلمە خۆی لە خۆیە هەنێکی بەکەڵک دێت بەڵام ئەو دوای فڕێدرێتە زبڵدانی مێژووەوە بڵین و ناڵین بەڵام پرۆسەکە کاری فیلمسازی کوردی بەرەو پێشترە بات ئێمە با دوور نەڕۆین هتلەر بایەخێکی زۆر تایبەتی بە سینەمادا لەو کاتێ بۆ بەرژەوەندی خۆی بۆ بەرژەوەندی نازیەت لە ئەڵمانیایە بەڵام
ئەو بایەخە تایبەتەی وای کرد هونەر و سینەمای زۆر بەرەو پێش بر لە ئەڵمانیا. ئێستا ئەڵمانیەکان شانازی بە زۆرێک لەو دەرهێنەرانەوەکەن وەکو کارە هونەرەکانیان، وەکو ئەو ئیشە جوانانەی کە کردویانە، بەڵام وەکو ئەو مێژووە تەزویرە نا. و لە هەمان کاتیشە کاک هەڵگورجان ئێمەی کورد مێژووی خۆمان زۆربەی بەشەکانی مێژووی خۆمان لە زمانی دژمنانمانەوە نووسیوەتەوە. دژمنانمان کاتێک کە هاتوون باسییان کردووە بە شانازی و باسیەوەیان کردو چوونەتە دەیەکی کوردی، چوونەتە شارێکی کوردی، چۆن خەڵکەکەیان کوشتەوە، چۆن خەڵکەکەیان بڕیەوە، چۆن کردویانن بە کۆیلە و چیان لێ کردن و ماڵ و حاڵیانیان تاڵان. ئەو دژمنە بەدەستکەوتی زانیوە بۆ خۆی. بەڵام لە هەمان کاتە ئێمە کەسمان نەمان نووسیوەتەوە، ئەوان نووسیوانێتەوە. ئەو نووسینەی ئەوان بۆ ئێمە بووە بە سەرچاوەیەک ئەها چیمان بەرامبەر کراوە، ئێمە لەو کاتەیە کێ بووینە، لەو کاتەیە چی بووینە. بۆ نمونە بەڵێ بەڵێ ئێمە تەنیا میلەتێک نین لەسەر ئەم کوورەی زەویە کە بەم هەموو دۆخونان بەم هەموو ناڕەحەتیات تێپەڕیبێتین. ئیسپانیەکان جەنگی ناوخۆی ئیسپانیایان بینی، بەڵێ جەزائیر داگیر کرا بە کۆی گشتی، پۆڵەندیەکان بە هەمان شێوە ئەم هەموو مەرگەساتیان بینی. وارشۆ بڕۆ ئێستش ئیشەکان کە لەسەر لە واشۆ دروزەکرێکە درامەکانیان فیلمەکانیان بزانێت چ کارە ساتێک بەسەر میلەتانەیە هاتووە. بەڵێ زۆربەی زۆری میلەتەکان بەسەریان نەهاتوو، بەڵام بڕۆ ئێستا سەیری سینەمای پۆڵەندی بکە بزانێت چۆن ئەجێڕنەوە. هەرچەنە ئەمە مقارنە ناکرێت، من خۆم مقارنە ناکەم لەگەڵ فیلمسازێکی پۆڵەندیە، ینی نەتەوەکەشم پرۆدیسەر بەرهەمێنەرەکانی فیلمیش مقارنە ناکەم لەگەڵ ئەوانە، بۆ لەبەرەوەی کە بەڕاستی ئێمە ومانان کە لە کوردستان کارەکەین بە دۆخێکی زۆر ناخۆشە تێپەڕین تا فیلمێک بەرهەمەیەنی. من لێت ناشارمەوە 2 ساڵە من پرۆژەی فیلمێکی درێژ لەبەر دەستمایە کە ڕێک پەیوەستە بە مەسەلەی نەتەوەیی ئێمەوە. هەتا ئەم لە ساتەوەختە من ناتوانم بۆجێتی فیلمەکەم بەدەست بێنم. من چۆن کار بکەم کەواتە ئەی فیلمسازێکی تر چۆن کار بکە؟ هەموو هاوڕێیانم کە لەناو شانبەشانی ئێمە کارەکەن لەناو مەجای هونەریە چۆن کار بکەن. فەرموو جەنابەت باسی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوورت کرد. کاکەوراز و کاگرەوە هەردوو چەند هاوڕێی عەزیز و خۆشەویستی منن. بزانە چەند کەوتونە چێژەرباری قورسایی دروستکردنی ئەم فیلمەوە. من ناتوانم قوتی ماڵ و مناڵەکەم بخەمە ناو فیلمێکەوە، ناتوانم بەڕاستی ڕێ بە خۆم نایەم، ئەوە قوتی ماڵ و مناڵەکەی خۆمە، ناتوانم بیخەمە ناو پرۆژێکی هونەریەوە لە نەتیجەیە. منیش ئەبێ ئاوڕم لێ بدرێتەوە. کاتێک کە تۆ لایەنی بەرپرسێ وەزارەتی ڕۆشنبیری هەیە، کەرتی تایبەت هەیە، بەڕاستی ئەبێ کەرتی تایبەتی ئێمە درک بەم بابەتە بکە. ئێمە چۆن سیمای نەتەوایەتی خۆمان پیشان بین، چۆن هەموو ئەم ناڕەحەت و ئازارانی کە هەمە لە ناو ڕۆژئاوای کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکوور و لە باشوور بەسەرمان هاتووە، ئێمە چۆن ئەمە بگەێنین بەدەرەوە. کەواتە لە ڕێی فرێمی سینەماوە ئەتوانین، لە ڕێی کامێرا و فیلمەوە ئەتوانین. سەریعترین و خێراترین مەسجی دنیای سینەمایە ئێستا، زۆر چیشکی خۆرە، ئەوەندە خێرایە بە کلیچێک هەموو دنیا هەموو جیانی بینێت بە کلیشێک بەدڵنیایەوە. کەواتە ئێمە بێ ئستیسمار لەسەر ئەمە بکەین، ئێمە وەبەرهێنان لەسەر ئەم بابەتە بکەین، وەبەرهێنان لە ناو مەجالی سینەمایە دروستکەین، بتوانین ئەو کۆدەنگەی کە لە دەرەوە هەیە، ئەوەی کە جەنابەت باسی جۆ وۆڵتنە کرد، باسی ئەم سیناتۆر ئەمریکی کە لەم ڕۆژەی بەڵێ لێزیگرام پرۆژەیەکی تەقدیم کرد بە ئەمریکا بە مەجلیسی شوخە بە هەر شوێنێکە نازانم بە خوانجومەنی پیرانە نەتەوەی گرتووەکانە هەر بۆ ئەمریکایە. ئێمە لە ڕێ ئەمە فیلمەوە ئەتوانین هەموو شتانە بکەین. ڕاستە دیوێکی تری ئەوەیە کە کۆمەڵێک خەڵکی تەکنیکار و ئەکادیمی و سیاسی و
ئەومان هەیە دیبلۆماتکارمان هەیە چکە لە ڕیلوما دیبلۆماسیشەوە بە هەماشەوە ئێمە ئەتوانین دۆزینەتەوە کەمان بگەێنین ئەم بابەتانە هەمووی بخینە بەرچاوی دنیا هەڵەبجە چۆن بەرچاوی دنیا لە ڕێی کامێرایەکەەوە ڕۆشت کۆڕەوەکەمان چۆن پیشانی هەموو دنیاە چۆن هەموو دەستگا خێرخوازیەکان لە هەموو دنیا سەلیبی ئەحمەر و فلان و فیسار و هەموو ڕێکخراوانی کە لە دنیا کاری خێرخوازیەکەن هاتنە پێنجێنوکانی خان و سەر سنوور و سنووپی و فلان و فیسار کە ئێمە ڕامان کردو ئاوارە بووین لە ساڵی 90ەکە ئەمە هەمووی لە چوارچێوەی فرێمی سینەما و کامێراوە گەشتە دەرەوەی دنیا گەشتە جیهان توانی ئێستا ئێمە بە هەماشەوە وەزیفەی ئێمە وەیە ئێمە ئیش بکەین بەڵام ئیشکردن بە دەستی بەتاڵ ناکرێت هەموو ئیشێک بە دەستی بەتاڵ ناکرێت ڕاستە من دەتوانم بە کامێرەی مۆبایلەکەی خۆم لە سلێمانی لە ناو خۆپیشاندانەکانە هەندێک ڤیدۆ بکەم ئەمە هەڵگرم بۆ ئەرشیفێک بۆ فیلمێکی دۆکۆمەنتەری بۆ بابەتێک لە ئیشێکا کە بەکاری بینی بەڵام ئەمە کۆتاشە دنیا کاک سەرکەوت بەڕاستی چوونی تۆ لێرەوە بۆ ڕۆژاوا دنیایەک مەصرف دەوێت تا ئەگەیتە ئەوێ جگەلەوە تیمێکت لەگەڵا بێت جگەلەوە ئەمە کامێرایە ئەمە ئەجیزەی ترە ئەجیزەی سەوتە لایتە هەنێشتت پێویستە ئەگەری بێ لەگەڵ خۆتا بوو ئەوێ ئەمە هەمووی تەکالیف و مەصرفە بە من ناکرێ بە تەنیا بە کاک سەرکەوت ناکرێ بە تەنیا بە فلان کەس ناکرێت بە فیسار کەس ناکرێت ئەبێ لە پشتەوە بن من لێرە هاوڕاتم کاکەڵ گورجان بەڵام ئێمە کێشەیەکی زۆر گەورە هەیە ئەمڕۆ گەنجەکان و کێشەیان تەقانەوە و گۆڕانکاری گەورەیان دروست کرد لە ڕێی مۆبایلەکانی دەستیانەوە گەنجەکان کردیان ینی ئێمە بە دوور نەڕووین ئەو مناڵەی کە بە مەمکە مژەکەی و ئاڵای لەسەر شان بوو لە خۆپیشاندانەکەی سلێمانیە ئەمە چێ کردی بە هێمایەک ئێستا گەورە بووە من ئەمڕۆ بە کامێراکان بوون بڵێ بە جادەی بەردەم سەوڵەکەی تێپەڕیم سێرم کرد پۆستەرێکی گەورە دانراوە ئەو مناڵە و ئاڵایی لە پشتەوەی و ئیتر شۆڕشێکی گەورەیە بێجگەلەوە مەسلەی کەزیەکە چۆن بوو بە هێمایەکی زۆر گەورە هەر هەموو کردیان بە هەرا ئەمە سۆسیال میدیا کردی لەوەیە تەلەڤیزۆنەکان بە شەرمیشەوە باسییان نەکردبێت بۆ تەلەڤیزۆنەکان لەوەیە بەرژەوەندی لایەنێکیان نەبوو بێ لەبەر بەرژەوەندیەکانیان نەیانویستوە باس دەست بۆوانە بەرن ئەو خانمە پیرۆزە کە فڕێرایە خوارەوە دوای بەرگریەکی زۆر دەنیس بەڵێ لەو باڵەخانەیەوە ئەوە بوو بە هێمایەک هەموو دنیای تەقانەوە هەموو دنیای هێنایە سەرخەت چێ کردی ئەو مۆبایلەی دەستی ئەوان کردیان مۆبایلی دەست هەر بەو مۆبایلەتمانیان ئەو دەنگ و هەرایی ئێمە بگەێنن ئەمەمە بەشێکە لە سینەما بەڵام ئەوەیە کە من و تۆ نەتوانین وەکو فیلمێک بیکەین پشتیوانمان نەبێ پشتیوانەکان چێە کاک هەڵگورجانێمە کێشەکەمان هەر زلهێزەکان نییە زلهێزەکان کابرا چەکە فرۆشێ چەک یعنی کوشتنی ئینسان فرۆشێ بۆی ئێمە بکوژێ ئێمە میلەتی کورد بکوژێ من داوای پشتیوانی لێ بکەم ئەمڕۆ هەر زلهێزە نییە تا تورک و عەرەبی شەیکە ئەوە لە کوردی خۆشمانەیکەن لە کوردی خۆشمانەیکەن ئەمە کەواتە ئەوەی کە چۆن ناو پرۆسەی سیاسەتەوە و پرۆسەی من و هەر خۆم هەموو شتێکم دەست لە میلەت ناپارێزێ ئەمە کێشە گەورەکەیە بەڵام ئەمڕۆ گەنجەکان لە ڕێی مۆبایلەکانیانەوە توانیان شتکەن اینجا ئەوان نایەن پشتی من و تۆبین کاک هەڵگورجیان ئێوەتان تەواو نییە من داوای لێبوردنەکەم زۆر لە کاتم گرتی هاوڕێیان بخوێنمەوە بۆی زۆر دود نەکەم چاوەکەمی کاک گۆران ئەڵێ من پێم وایە مێژووی کورد هەزارەها چیرۆکی بەرخودان و قوربانیان دانی تێدایە کە دەکرێت دەیان فیلمی لێ بەرهەم بێت ئەلبەتە من و کاگەڵ گوردش کا گۆرانجان لەگەڵ تا هاوڕین کاک هیوا ئەحمەد دەڵێ گەر فیلمی کارە ساتەکان دروست بکرێت وەک خۆیان بیان گێڕینەوە ڕەنگە کارە سات ڕوو بدات نمونەش فیلمێک لەسەر کیمیاییکردنی هەڵەبجە بکرێت
زۆر برینی خراپ دەردەکەوێت ناچارە بی دوێنەکانت لەسەر شاشەی سینەما ڕاستگۆ نەبن. ئەمە هیچ بۆ چوونە لەسەر وەڵاهی بۆ چوونەکە لەسەر ئەو قسەی کاکیوە دیارە مەبەستی لەوەیە کە ئێمە ناتوانین جارێکتر فیلمێکی وەکو ئەو واقعی کە ساڵی 1970 بەسەر ڕەبجەیە هاتووە ئێمە ڕێک دەقاودەق ئێمە ئەم فیلمە دروستکەینەوە. ڕاستە خۆی تۆ ناتوانین دەقاودەق دروستیکەیتەوە، بەڵام تۆ توانی ئیسفادە لە چەندێک لە ناو ئەو چیرۆکانی کە لە ناو هەڵەبجەیە ڕوویاوە بتوانین ئیشی لەسەر بکەین. و بەڕاستی من خۆم لەگەڵ ئەوە نیم تۆ بیت ئیش لەسەر هەڵەبجە بکەی وەک خۆی کە ڕوویاوە، نا ئەبێ ئیش لەسەر دەرەنجامەکان بکەین. ئێمە ئیش لەسەر چی بکەین؟ ینی ئیشی سینەماکار ئەوەیە ئیش لەسەر مەریەم بکە، ئیش لەسەر هەموو ئەو کارکتەرانە بکە کە تازە بە تازە ئادۆزرێنەوە لە ناو ئێرانە یا لە شوێنێکی کەن ئاوارە بوون ژیانیان قورس بووە کۆتایی پێ هاتووە لەسەر ئەوەی کە ئەم لە هەڵەبجە بە شێوازێک لە شێوازەکان ڕۆشتەوە. بەڵێ منیش ئەلبەتە لەگەڵ بۆ چوونەکەی کاک هەڵگورد دەمەڵی ئەلبەتە کاری هوەری پێویست ناکات ڕووداوەکان وەک خۆی بجێڕێتەوە، بەڵام تۆ بزانی لە چی چەمکێکەوەی جێڕیتەوە و کاریگەریشی لەسەر بابەتەکە بێگەر کاکی وا فیلمی هیچ بینی بێ کە ئێستا وا بزانم لە هۆڵندا نمایشەکرێت فیلمی هیچ خۆ باسی کارەساتی هەڵەبجەی کرد، بەڵام بە شێوازێکی زۆر جوان گێڕانەوەیەکی زۆر جوان لە هەنێ جێی کەمە هەڵەبجەتە بینی، بەڵام تەرحێکی جوان بوو کاریگەری لەسەر هەست و هزری بینەرە کرد. بابێمە سەر لای تەنیا کەری مەڵێ کاک هەڵگورجان شەرت نییە بەڵگە فیلم تەنها لەسەر ئەرشیف بنیاد بنرێ، ئەگەر بەرخودانی ڕۆژاوا بکەینە نمونە پڕێتی لە چیرۆکی زین و دەکرێت کاری لەسەر بکرێت. ڕاستە بەڵێ لەگەڵتان کاک هەر کاکیوە ئەڵێ کەواتە لە کۆی قسەکانی کاگەڵگور سینەمای کوردی وە لە باشوور بە تایبەتی پێویستمان بە سینەمای یاخود فیلمی بازرگانی زیاترە وەک فیلمی جددی بۆ ئەوەی بتوانین کاری فیلم بکەین. نا من مەبەستم لەوە نییە ئێمە کار لەسەر فیلمی بازرگانی بکەین. بەڕاستی ئەمە بەشێکە لە هەموو دنیاە ئەم شتە هەیە کاک سەرکەوت لە هەموو وڵاتێکە ئەم دیوە هەیە فیلمی بازرگانیمان هەیە و فیلمی جددیشمان هەیە ئەو فیلمە جادەی کە فیلمێکی ئارتە بەحت هونەریە. من خۆم هەموو کات لەگەڵ فیلمی هونەریام لەگەڵ فیلمی ئارتام هیچ کاتیشیش باسی فیلمی بازرگانیم نەکردووە، فیلمی تیجاریم نەکردووە. ئەو فیلمانەی کە دروستی ژەکرێن ئەمانە هەوڵن لە کوردستان هەوڵن ئەچنە سەر ئەو خەرمانەی کە ئێمە هەمانە ڕەنگە بەشێکی بمێنێتەوە بەشێکی نەمێنێتەوە. فیلم هەیە ئێستش لە زاکیرەی خەڵکان نەماوەتەوە کە 2 ساڵە لە وڵاتیان دروست کراوە. فیلمیش هەیە نێرگز بووکی کوردستان هەتا ئێستش لە زاکیرەی خەڵک هەیە. یەکەم فیلمی کوردی بووە لە ساڵی 80کانە دروست کراوە لە سلێمانی کە ئەمە بەشێکێتی خۆ ڕەنگە فیلمەکە بەو جۆرە فیلمێکی ئەوەندە پەرفێکت و ئۆکادیمی نەبێت کە قسە و باسی لەسەر بکرێ، بەڵام بۆ ئەم فیلمە ماوەتەوە لە زاکیرە و ذهنێتی خەڵکە ئەم فیلمە بۆ نەماوەتەوە لەزا کەواتە مەبەستم لەوەیە ئەم فیلمە بازرگانیانە هەنێکی هەیە ئەستەن هەرجێ ناگرێت هیچ شوێنێک ناگرێت بۆ ئێمە، بەڵام ئەوەیە کە تۆ جۆرێک لە تیجارەت تو جۆرێک لە بازرگانی دروستەکەی لە بینەرەین کە ناو هۆڵی سینەماوە بۆ ئەو نەریتە دروست دەکەیتەوە ئەو نەریتە هێنیتە ناو هۆڵی سینەماکانەوە. ئەجینا من لەگەڵ 100% لەگەڵ هوەری فیلمی هوەریان فیلمی بەحت ئارت بێ. بەڵێ کاکیوە من وەڵامێکمەیە بۆم بابەتەی بەڕێستان ئێمە لێرە باسی فیلمی بازرگانیمان نەکردووە، بەڵام بازاڕی فیلم جیایە ئەبێ زۆر ئاگامان لەوە بێت. ئێمەی کورد پێویستمان بەوەیە بازار بۆ فیلممان کۆدێک هەیە لە بینی فیلم و بینەرە بۆی ئەو کۆدە لە ڕێ ئەو کۆدۆ بتوانین بینەر زۆر بێنینە ناو هۆڵەکان بۆی فیلمەکان ببینن و فیلمەکە با فیلمێکی هوەری جوان بێت ڕژت بێت، بەڵام بازارێکی تێروتەسەلی بۆ دروستکەین بۆی
وەکو کاکەڵ گورد وتی چاومان لەوە نەبێت کەسێک بودجەیەکمان بۆ تەرخانکە بۆی ئیشەکە بکەین ئەوە تا لە ڕۆژێکی و کۆمڕۆیان ناکرێت ئەمە کێشەکە اینجا ئەو بازاڕەمان پێویستە ئەو بازاڕەش پێویستی بەو کۆدەیە بتوانین لە ڕێ ئەو کۆدەیەوە ئەو کۆدەوە لە گەنگەشە لەگەڵ بینەرا بکەین کاک تەنیا ئەڵێ جۆرێک بەرەڵایی لە ڕاگەیاندەکان هەیە شتێک نەماوە بۆ دروستکردنی بەڵگە فیلم کاک تەنیا نازانم من هیچ بۆچوونێکم لەسەرم بابەتەی بەڕێستان نییە کاک تەنیا بۆچوونی نازانم کاکەڵ گور بڵێم چی وڵای بابەتەکە تۆزێک دوورە لە تەوەرەکی ئێمەوە دیارە مەبەستی لەوەیە ڕاگەاندنەکان و میدیای کوردی هەندێکیان قۆرەخ کراون بۆ کۆمەڵی خەڵک کە تەنیا ئەوان ئیشی دۆکۆمنتەری ئەتوانن بکەن لە کەناڵەکان بەڵام ئەو ئیشە دۆکۆمنتەریانە ئەوە بابەتێکن پەیوەندی بە من و کاکتەنیاوە نییە ڕاستە بابەتی تەلەڤیزیۆنیە ینی هەندێک بابەتی تەلەڤیزیۆن دۆکۆمنتەری تەلەڤیزیۆنیە و خەڵکێکی هەیە بۆ بژێوی ژیانی خۆی ئەوەکە بەڕاستی ئەمەش حەقیشی مەشروعە کاک تەنیا زۆربەی هاوڕەکانمان ڕەنگە بتوانن بۆ سەرچاوی بژێوی ژیانی خۆیان دابین بکەن بۆ فیلمانی کە دروستی شانەکانە و دۆکۆمنتەرێنی کە لە هەندێک لە کەناڵەکانیان بینین هەندێکیان باشە هەندێکیان خراپە ینی خۆ فیلمە باشەکان بەجێ خۆی فیلمە خراپەکانیش بەجێ خۆی بەڵێ کاکەڵ گورجان لە کۆتاییە نامەیە زۆر هیلاکەکەم پێم باش کۆتایی بە وانەکەمان بێنین لەم گەنگەشەیەمان بێنین چونکە بەڕێستان تەندروستیشە باش نییە نامەیە زیاتر هیلاکەکەم ئازیزان زۆر زۆر سوپاس بۆ هەر هەمووتان و زۆر زۆر سوپاس بۆ کاکەڵ گورجان ئەگەر شتێکت هەیە لە خزمەتین سپاس بۆ تۆ کاک سەرکەوتجان من تەنیا کەلیمەی کۆتاییم موشەی کۆتاییم ئەوەیە کە دوژمنەکانمان توانیان کەرت و پەرتمان بکەن جیامان بکەنەوە بمانکەن بە چەند پارچەوە بەڵام باوەڕکە ناتوان خوێنمان لە یەکتری جیا بکەنەوە خوێنی ڕۆژ ئاوایی یەک لە ناو ڕۆژهەڵاتیەکە ڕۆژهەڵاتیەک لە ناو باشووریەکە باشووریەک لە ناو باکووریەکە هەموو خوێنمان یەکە ڕاستە جوگرافیاکەمان کەرت و پەرتیان کردین لە 100 ساڵ بەر لە ئێستا ئەو اتفاقاتانی کە هەبوو پێشتر بەڵام ئێستا سایکزبیکۆ و لۆزان و ئەمانە هەمووی بەسەر چوو تێپەڕی ئێستا سەردەمی شکەیە سەردەمی دڵنیاتانەکەم لەوەی کە هیوادارم لە ئەحمەقیمەوە نەبێ ئەم قسێ لە گەشتبینیمەوە گەشتبینیەکەم ئەحمەقی نەبێ ینی هەنێک گەشتبینی هەیە ئەحمەقیە بەڵام ئەم گەشتبینی من دڵنیاتانەکەم لەوەی کە ئایندە بۆ کورد و بۆ کوردستانە ئەلبەتە یەکێک لە ئەو گەشتبینی بەڕێستان و بەهی منیش و وابزانام زۆر بەشمان ئەوەیە لە مۆبایلی دەستی گەنجەکانمانەوەیە لەو خوێنگەرمی گەنجەکانمانەوەیە من ئەسڵەن هیوام وایە ئەو گەنجانە بە زووترین کات چارەنووسی میلەتەکەمان دەست نیشانکەن لەو بڕوایم لەوەیە ئەو دەوڵەتە گەورەی کە ئێمە ڕۆژە لە ڕۆژان خەونمان پێوە بینیوە گەنجەکان بیهێن نەدی ئەلبەتە سەرکردەی گەنجیش دروستە بێت کەسانی گەنجش دێنە بوارە سیاسیەکە و عسکەریەکەوە ئەوە تا بینیمان ئەو نەخێرەی مەزڵوم عەبدی چی هەرایەکی بەڕووی دنیاە نایەوە بۆیە ئازیزان لە کۆتاییە زۆر زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم زۆر زۆر سوپاسی کاکەڵگور دەکەم بۆ ئەم خۆماندووکردنی ئەم شەوی یاخوا بەخێر بێن شەوێکی خۆش بۆ هەر هەمولایەک زۆر زۆر سوپاس بۆ هەر هەمولایەک ڕێز و ستایشی تایبەتم بۆ هەموو لایەکەی و درودیش بۆ جانی شەهیدانی